کاری یەکتیمی و یەکگەڵاڵەی بڕیار لە سەرکردایەتی تازەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تیمی وەزاری و پەرلەمانی بۆ مامەڵەکردنی لەگەڵ دۆخ و تەنگەژە تازەکاندا ئامانج و ستراتیجی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوەش نەخشە ڕێگای داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سۆنگەیەوە داڕێژراوەتەوە. خۆمان ئامادە کردووە وەکو تیمەکەمان چی لە حکوومەت چی لە پەرلەمان چی وەکو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیەکەوە و بە یەک تیم ئیش لەسەر ئەو شتانە بکەین کە ئەبێ یعنی چاوەڕوان کراوە کاڕووبدا بە تایبەتی قوت و ژیانی خەڵک. ئێمە کادری جۆراوجۆرمان لە حکوومەتە هەیە و لە پەرلەمانە هەیە چ لە ڕووی یاسایی و لە چ لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابوووریەوە حتمما لەگەڵ تیمەکانمان لەو شوێنانە کۆبووینەتەوە و پێمان وتون هەرچیتان لە دەستێ ئێوە بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو بەرنامە و ئەو پەیمانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیمەکەی لە کاتی هەڵبژاردنە بە خەڵکیانداوە ئێمە بتوانین جێبەجێ بکەین. کە سوکاری شەهیدان هەدەفی سەرەکی حیزبەکەمان ئەوەیە کە لە خزمەت کە سوکاری شەهیدان و کۆمەڵانی خەڵک دابین بە دوواداچوونێکی زۆر باش بکرێت لەبەرەوەی ئێستا بار و گوزەرانی خەڵک جەماوەرەکەمان زۆر بەهۆی ئەم وەزعەوە کە دروست بۆ باش نییە بۆیە حیزبەکەمان تا سەرێسقان داکۆکی کەرێکی زۆر باشە بێ لەسەر ماف و هەموو شتەکانی خەڵکی کوردستاندا بۆیە دڵنیانەکەمەوە حیزبەکەمان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پشت و پەنای جەماوەرەکەی ئەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو تاقیکردنەوە کۆن و تازەکانیدا هەمیشە بە هەستکردن بە بەرپرسیارەتی مامەڵەی لەگەڵ دۆخەکاندا کردووە. ئامانجی ئەوەشی ئەوە بووە کە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان بپارێزێ بۆ ئەوەش سەرکردایەتی تازەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو وێنە گەورەکەی دەبەستێتەوە بەوەی لایەنگری کۆمەڵانی خەڵکی کوردستانە. کە تێبینیەکە ئێمە لەم ماوەیەکی لەسەر ئاستی حزب و حتا لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی تیمەکانمان لە پەرلەمانە بە بەرنمەیەکی هاوبەش باوەکوتم بە هاودەنگی بە یەکتیمی کاری باشمان کردەوە. ئەگەر تێبینیشتان کردوێت لەو هەڵوێستانە کە لەسەر ئاستی کوردستانیش و لەسەر ئاستی عراقی قسەمان کردوێ باسمان کردوێ هەتا ئەگەر هەڵوێستمان دوان دەبێ ئەو هەڵوێستە کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیان هەستیان بەوە کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بابلێن لە ناوەندیەکەەوە بەڵام ئەو ناوەندەیش بڕیارەکانی لە چوارچێوەی بەڕاستی بیرروبۆچوونی دەستە جەمعیایە. ئەمە لە پێناوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانی بتوانێت بە باشترین شێوە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات و بتوانێت ریزەکانی بە باشتر پتە بکاوە لەوێشەوە بۆ پتەوکردن ریزەکانی میلەتەکەمان و هێزە سیاسیەکە. نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کوردستانی سەرتاسەری ڕوون و ڕەوان و ڕاشکاوە. ئامانجی هێنانەدی خواستە ڕەواکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەویش لە ڕێگای کاری پێکەوەی و هەنگاوە دەستە جەمعەکانیەوە بەدی دەهێنێت. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.